باشە لەسەر لێکەوتەکانی جەنگەکە من میوانێکەمەیە بەختیار مامشێخ پسپۆڕی پەیوەندیە نێو دەوڵەتەکان کە لە لەندەنەوە میوانمانە. کاک بەختیارم کاتە باش ئەگەر لە دوایین هەواڵی خۆمانەوە دەست پێ بکەین کە ستارمەر ئاماژە بۆ وەکات و 130 هێرشیان ئەنجام داوە، ئەمە تا ڕادەیەک نوێیە کە بەریتانیا پێێنێتە نێو جەنگەکەەوە. ئەگەری هەیە بەریتانیا لەم جەنگا بەشداری بکات؟ ڕۆژتان باش، حکوومەتی بەریتانی لە سەرزاری سەرۆک وەزیرانی هەل ڕۆژی یەکەمی شەڕەکەوە بڕیاری دێ ئەوان ناستە ناو شەڕەکەوە، بەڵام لە ڕۆژی دووەمەوە فڕۆکەکانی بەریتانی کە لە قوبرس و لە ئوردنن دەستیان کرد بە بەردانەوەی درۆن و موشەکەکان. ئەوان دووشت لێک زیاد دەکەنەوە، پێیان وایە هێرشکردنە سەر ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل لە بەسە ئێران هیچ بنەمایەکی یاسایی نییە بەبێ بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانە، بۆ ئەوەی ئەوان ناستە ناو شەڕێکی کاولکاری کە هیچ بنەمایەکی یاسایی نییە کە خزمەتی ئاسایشی نێودەوڵەتی و ئاسایشی سەقامگیری ئابووری جیهان ناکە. کەواتە بەشداریەکەیان سنووردارە بێت لە چوارچێوەی ئەو بەرگریانە ئەبێکەوە خۆیان وتویانە لە بەرژۆندیەکانی خۆیان و هاوپەیمانەکان. تەنها بۆ بەرگری لە دۆستەکانمان، دۆستەکانیان لە ئوردنە هەموو وڵاتانی کەندا و دۆستی وڵاتی شانشین یەکگرتوون، ئوردن و ئیسرائیل و ئەو وڵاتانی ئەوناوە هەموو بە دۆستی خۆیان دەزانن دیفاعیان لێ دەکەن. قوبرسیش بەوە کە پێگەیەکی سەربازی لە شەڕی جیهانی دووەمەوە تا ئێستا بەریتانی لە قوبرسەیە دفاع لەو پێگەی دەکەن. بەڵام ئەم هەڵوێستەی بەریتانیا ئەمریکای تۆڕە کردو بە تایبەتی دۆناڵد ترامپ کە بەریتانیا بە هاوپەیمانێکی نزیکی ئەمریکا لە قەڵەمەت. زۆر ڕاستە، ئەو هەڵوێستەی ئەو جارێ بەریتانیا یەکەمین جارە لە شەڕی جیهانی دووەمەوە تا ئەوڕۆ یەکەمین جارە حکوومەتی بەریتانیا بەو زەقیە دژایەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بکات بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئۆکرانیا و لە شوێنی تر هەمیشە بەیەکەوە بوون لە شەڕی داگیرکردنی یا ڕزگارکردنی عێراق لەگەڵی بوو لە هەردوو شەڕ، بەڵام ئەو جارە پێی وایە ئەوە خزمەت ناکە دەکرێت بە ڕێگای دیپلۆماسی و ئێستاش پێدادەگری دەکەن لەسەر ئەوەی ئەو شەڕە دەی بە زووترین کات ڕابگیرێ بە ڕێگای دیپلۆماسی و ئاسایی ئەو وەزعەکە ئاسایی بکرێتەوە بە ئامانجەکان بگەن. باش، لە ناوەندە سیاسیەکان لە بەریتانیا ڕاوبۆچوونەکان چییە لەسەر بەشداریکردنی بەریتانیا و بەشداری نەکردنی؟ چکە من لێدوانێکی تۆنی بلێر سەرۆک وەزیرانی پێشتری بەریتانیان بینی کەوتی ئەوایە بەریتانیا ڕاستەوخۆ بەشداری کردایە لەم شەڕە. هەفتەی ڕابردوو کە شەڕەکە دەستی پێکرد، پارتی پارێزگاران و پارتی ریفۆرم کە پارتێکی تازە پێگەیشتووە بەهێز دەکرێت حکومەت فێکبین لە هەڵبژاردننی داهاتوو یان بیباتەوە، ئەوان سەرەتای شەڕەکە گوتیان نفسی قسەی تۆنی بلێریان کرد دەبووە بەریتانیا شانبەشانی ئەمریکا بزێتە شەڕەکەەوە، بەڵام سەرۆک وەزیران دژیان بوو. ئەوڕۆ لە کوێشتن تایم ڕۆژانی چوارشەممە لە پەرلەمانی بەریتانیا سەعات 12 بە کاتی لەندەن پرسیار لە سەرۆک ئاراستەی سەرۆک وەزیران دەکرێت. دوو پاتی کردەوە کە نەک هەر بەخۆی بەڵکو سەرۆکی پارتی پارێزگارانش پەشیمان بۆتەوە دەڕ ئێمە نابێت بەشداری شەڕێک بکەین کە دەرەنجامەکەی زۆر خراپە. بۆ نمونە پێشی دەست پێکردنی شەڕەکە هەڵاوسانی ئابووری لە بەریتانیا لە دەوروبەری 1.1 بوو، ئێستا بەخۆی شەڕەکە دوێنێ بوو بە 1.3، ئەوە ژمارەیەکی یەکجار زۆرە. هەڵاوسان 1.5 پۆینت لە ماوەی 10 ڕۆژە بەرز بێتەوە. ئەوان لەوە دەسن بەرزبوونەوە نرخی گاز و سوتەمەنی کە ڕەنگە ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئەو تەسریحاتەی سەرۆکی ئەمریکا دای بۆ هێورکردنەوەی بازارەکە دا نەوت گەیشت $120 بەرەو زیاتریش. ئێستا نەوتی یەدەک دێن نە بازار و بەڕێن دەدەن کە ئەو شەڕە بە زووترین کات کۆتایی پێدێ، بەڵام ئەوان حسابی شتێکیان نەکرد بوو. باسیوی جەنابەت لە هەواڵەکان باسیوی گەروی هورمزت کرد کە دایانەوە بیکەنەوە. ئەوە زۆر هەستیارە، یعنی باشە ئێستا ئەمریکا سەرکەوتوو بووە هەموو کەشتیگەلەکانی ئێرانی لەناو بردووە. ئێمە دەزانین هاوهێزی هێز لە نێوان ئێران و ئەمریکا بەی جۆرە نییە. ئەمریکا 100% لەگە ئیسرائیل 100% کۆنتترۆلی ئاسمانی ئێرانیان کردووە، دەتوانن هەموو ئامانجێرگە پێکەن هەموو بەلەم و کەشتیگەلەکانە، بەڵام هەڕەشەی ئێران کە دەیکا لە بۆ ڕاگررتنی ئەوە کەشتیگەل نییە، هەڕەشەکەی شەک و درۆنە و جموجۆری بازرگانی پێویستی بە تەئەمینە ئینشورەنس. هەر کەشتێک دەبێت تەئەمینی هەبێت، کە تەئەمینی نەبێت ناتوانین. ئێستا شەریکاتی بەریتانی ئەمریکی داوای $350 میلیارد دەکەن بۆی بتوان تەئەمین بکەن جارێکی تر کەشتیگەل هاتوچۆی گەری هورمز بکەن.
کە ئەویش هیچ گرنتێکی نییە هاتوچۆی کەشتەکان لە کاتی ئێستا لێدوانی جیاواز هەیە لەسەرەوە ئەمریکاڵە کەشتەکانە پارێزین دوێنێ ئێرانەی و مەگەر ینی بە ئەتاریە لێدوانێکی ویاندا بوو کە بە یاری ئەتاری بتوانن بیان پارێزن چونکە ئێمە بە تەواوی کۆنتترۆلی گەروەکەمان کردو باشە ئەگەر ئەم جەنگە بەم شێوازە بەردەوام بێ لێکەوتەکانی لەسەر ئەوروپا وڵاتانی و ناوچەیە چیە بێ ئێمە زانین لە 2022 شەڕی ئۆکرانیا و رووسیا لەو ناوچەیە هەیە زەختێکی زۆری ئابووری و وزە لەسەر ئەوروپا بە تایبەتی هەیە ئەگەر بەم شێوازە نەوت نەڕوا لە گەروی هورمزەوە و ئەم کێشەیە بەم شێوازە بەردەوام بێت لێکەوتەکانی کەی زیاتر دەرەکەوێ و کاریگەری ئەم لێکەوتانە لەسەر ڕاگررتنی جەنگەکە چیە بێت زەرێک و زیانەکە یاسا ڕووی داوە یعنی نەک هەر ئەمریکا بەڵام خۆیان ئەڵێن ئەوان پشت بە وزەی نوێ بووە بەسن بۆیە زۆر کاریگەری لەسەر نەکردوون بەڕاستی وزەی نوێ بووە ئێستاش سەرەتایە هیچ وڵاتێک چەند وڵاتێکی زۆر بچووکان کە ژمارە دانیشتوانیان 100,000 کەسێکە ڕەنگە بتوان بەڵام بریتانیا وڵاتێکی 7 ملیۆن کەسی ئەمریکایکی 300 میلیۆن کەسی ئەوروپا 300 میلیۆن کەسی لێ ناتوانن بەو دەستبێزیە ئەو کارە بکەن کاریگەری چییە ئێستا بجارێ بەرەو هاوینە هێشتا باشە بەکارهێنانی غاز بۆ تایبەت غازی ناوماڵان کەمتر دەبێتەوە بەڵام هاتوتۆ بۆ کارەبا بۆ دابینکردنی کارەبا بۆ وزە ئێستا لە ماوەی دەژێ ڕۆژە هەچەندە کرەی نرخی وزە 25 ساسی دۆلار دابەزی بلێدوانەکانی ترەمپ بەڵام هێشتا 150 لە جاران زیاترە پێشی شەڕەکە 60 دلار بوو ئێستا نزیکی 90 دلارە 150 لە جاران زیاترە وەگەر ئەو شەڕە لە ڕۆژی داهاتوو ڕانەی ژیرێ و کۆنتترۆل نەکرێ و هیچ ئەگەرێک نەبێ هێمایەک نەبێ کە گفت و گۆشتە هەن کۆتایی پێدێ پێم وایە لە 120 دلار ڕەتدەکە و زیاتر دەبێت ئابووری جیهان بەخۆی ئۆڕەدی ئفلیس بووە زەرەر زیانێکی پێگەیشتووە ئێستا لەگەشە سندن بوو خەریک بوردەوردە ئابوووریەکان سادا بوونەوە بەریتانیا بە تایبەت توانیتی ئینفلیشن یعنی هەڵاوسان هەتا ڕادەیە کۆنتترۆل بکە نرخی کاڵەکان تووردەوردەکەم بکاتەوە بەڵام ئەو شەڕە هەموو شتەکان پێچەوە دەکاتەوە چین زۆر ئێمە دەزانین نیوەی نەوت و گازی چین لەو گەروەوە دەڕاتن چین 170 کەرستە و کاڵای هەموو دنیا دابین دەکات ئەگەر ئەو ئەمانگێکی تر بەردەوام بێ کارخانەکانی چین لە کار دەکەون بە تایبەت چونکە ئەمریکاش پێویستی پێێتی هەموو دنیا پێویستی بە چینە بۆیە بە بڕوای من ئەوەی ئەو شەڕی بەرپا کرد تەنها تەمەشای لایەنە پۆزیتیڤەکانی کرد لایەن وە بە دووسێ ڕۆژ کۆتایی پێدەین بەڵام تەمەشای پرسییم ئەمە کە چەنە بێ بە فشار ئەم لێکەوتە ئابووریەی کە سەرانسەری جیهانی گرتووەتەوە چەندێک ئەبێ بۆ بە فشار بۆ ڕاگررتنی جەنگەکە پێم وایە فشارێکی یەکجار گەورە دەبێ بە بڕوای من ئەگە 7 ڕۆژی تر ئاوا بەردەوام بێ کاریگەری یەکجار و کاولکەری دەبێت بەسە ئابووری هەموو جیهان باش بەڕێز بەختیار مامشێخ پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتەکان لە لەندەنەوە لەگەڵ مامۆی سپاس.